سڵاوتان لەبێت. بۆ یەکەم جار هەڵمەتی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە سنووری ئیدارەی سۆران دەستی پێکرد و کارەکە دەچێتە قۆناغێکی دیکەوە. ئەمڕۆ یەکشەممە هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە 1964 وت هەڵمەتێکی ڕوبەڕووبوونەوە و هۆشیارکردنەوەیان لە دژی مادەی هۆشبەر دەست پێکردووە و سۆران شوێنێکی هەستیارە بۆ ئەو بابەتە، چونکە لەگەڵ تورکیا و ئێران هاوسنوورە و دەیانەوێت ڕێگری بکەن لە بڵاوبوونەوە و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر. هەروەها وتی داواکاریان پێشکەشی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ کردنەوەی سەنتەرێکی چارەسەرکردنی ئالوودەبوانی مادەی هۆشبەر لە سۆران. هەڵگور شێخ نەجیب ئەوەشی خستە ڕوو لە چوارچێوەی هەڵبەتەکاندا مامۆستایانی ئاینی خەڵک هۆشیار دەکەنەوە و لە قۆناغی ئێستاشدا لە ڕێگەی سێکتەری پەروەردە و خوێندنی باڵا دەیانەوێت هۆشیاری بە خەڵک بدەن. بۆ یەکەم جار لە کەرکووک سەنتەرێکی تایبەت بە توشبوانی نەخۆشی تالاسیما لە ناو نەخۆشخانەی مناڵان کرایەوە و بەرپرسەکەشی دەڵێت 1300 نەخۆش لەلایەن تۆمار کراوە. ئەمڕۆ یەکشەممە سەنتەرەکە کرایەوە و ملکۆ جەوهەر بەرپرسی سەنتەرەکە بە 1964 وت سەنتەرەکەمان لەلایەن مەترانی کلدانی و بە هاوکاری ڕێکخراوی نێودەوڵەتی و خێرخوازانی ناوخۆ دروست کراوە و وتیشی ڕۆژانە 40 نەخۆش سەردانمان دەکەن و خوێن و دەرمانی پێویستیان بۆ دابین دەکرێت. بەپێی ئامارێکی ئەو سەنتەرە 350 نەخۆش لە تەمەنی 3 مانگی هەتا سەر و 45 ساڵی تۆمار کراون. داهاتی نانۆتی بۆ مانگی ئایاری ئەمساڵ لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە هەروەها ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین گەیشتۆتە 67 ملیار و 855 میلیۆن دینار. ماڵپەڕی شەفافیت ئاماری مانگی ئایاری ئەمساڵی بڵاو کردوتەوە و دەردەکەوێت کە لە کۆی داهاتی نانۆتی سنووری سلێمانی داهاتی نانۆتی نەختینەی بڕی 59 ملیار و 278 میلیۆن دینار بووە. لە کۆی داهاتی نانۆتی سنووری سلێمانی 7 ملیار و 934 میلیۆن دیناری بەچەک بووە و 642 میلیۆن دیناری بە مەقاسە بووە. ماڵپەڕەکەوا دەڵێت ماڵپەڕی شەفافیت ساڵی 2022 دەستی بە پەخش کرد بە شێوەی ڕۆژانە، هەفتانە، مانگانە و ساڵانە داهاتەکانی 4 سنووری ئیدارەکەی بڵاو دەکاتەوە. ماڵپەڕەکە لە ڕێگەی 6 گەنجینەوە داهاتی سلێمانی کۆ دەکاتەوە و داخلی سیستەمی پێگەی خۆی دەکات. کاتێکی خۆش.